لە درێژەی پێداچوونە خێراکانی تاوەری تەندروستی سمارت ئێمە وەکو بەشی منداڵان هەڵدەستین بە ئەنجامدانی 33مین پێداچوونەی خێرا لە تاوەری تەندروستی سمارت لەژێر ناونیشانی دواکەوتنی گەشەیان وەستانی گەشەی منداڵان بە هاوبەشی لەگەڵ پۆلێک لە پزیشکان و پسپۆڕانی نەخۆشیەکانی مناڵان و نیشتەرگەری مناڵان لە زانکۆ و نەخۆشخانەکانی شاری سلێمانی لە بەرواری 31 2025 سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە ئینشاءالله لەو ڕۆژەدا هەوڵ دەدرێت بە چڕ و پڕی ئەو بابەتە باس بکرێت دواکەوتنی گەشەی منداڵان هۆکارەکانی دەستنیشانکردنی و هەروەها چارەسەری ئەو حاڵەتە ئەو نەخۆشیە و ئەوەی کە گرنگە نوێترین توێژینەوەکان لەو بوارەدا دەخرێتە ڕوو کە تێیدا باس لە دواکەوتنی گەشەی منداڵان دەکات و ڕێگە چارەکانی دواکەوتنی گەشەی منداڵان. سمارت وەرچەرخانە.